بریانها ریخراوە جایزێتی ئالمانی بە کوژمێ 2 ملیۆن دلاران پشتەوانیا خۆ دەربڕی بۆ ئەشبووی وان مامۆستایان هاتن و چوونێتکەن بۆ ماوەیە 6 مانژی بە 2 گەران و هەر جارێ 3 ماهان وی پارەی ئەشبووی مامۆستایان خەرج بکەن. هەروەسا بریار بوو حکوومەتە هەرێمێژی 100 ئەشبووی 150 هزاران ئەشبووی هەر مامۆستایەکێ ئەپمەزێخیت لێوەکە مامۆستات بێژن تانەها هیچ پارەیەک بێ وان را نەهاتیەدان. گوت بۆ یەکی 150 چنە سەر ڕاتبێت مامۆستایش دەربەدەوام بکەن دەرکەت درە و مەچە 150 نەیتن ئەمە بە هیوایەکی ژوت هیوادوشدا ئەکەت بێژن ئەف سۆزە بجێ نەینا یا دژی ئەو سەر شاشە ئێواریژی نەوەختی دەوام ئێواریژی هاتن گەل بێ مناظەما ڕێکخراوە یا جایزێت یا ئەڵمانی ڕیش نەخارێ هەر سەر تەلەڤیزۆنا سۆز دان کو ئەم حەقڕێکت مامۆستایش دەربە بدەین بەس ئەبەت سۆزەکەەوە ناتە بجێینان. حتى وزير الپرورد جهات دوكي او تاكيد كوتي شيء دوازه دست بكت هيوا دوازه نمود قيمه كوجدايه تشكرن بنافت وما مستا نايت سر لستا موچيجي دا امل بردام كو شكل كي بو مستا شكل بيت اولي كرين حكمه جي بيت باربه اويا او جي حكمه جي عملي دتما بس اشم بجمته نابجن صدقوتن غوري كيارك پەروەردا دووهۆکجی دەبێژیتن تانها ئەو پارە نەگەیشتە بەردەستێمە و یاکۆ دەدەستێ مەداژی بە تەنێ ئامارە وان مامۆستایان مە دروستکرینە یەن کۆ هاتن و چۆنێ دیکەن. 100,000 دینار بێنە دام بۆ مامۆستایت ناڤا سنتەرا و 150,000 بۆ یەت ji derve ew em çavereyî Wezareta Darayî û بۆ هەندێک کارڕێنما یان jî وەکو بێژین فەرمانە بدەن بۆ جێبەجێکردنا وî پرۆژەی کەواتە ئەvە دوو tiştin em gel cihazî jî berdewamîn karîda و çavereyî gel hikûmetê jî Wezareta Darayî بۆ evî projê dî. نێزی 27,000 مامۆستایان لە سەرانسەری پارێزگەها دووکەنە و نێزی 7,000 jî هاتن و چوونێتکەن و dibêjin bi hezaraha gotin bi me re hatîne dan lêtanaha kiryar diyar nîne. Çendîn caran sûz bi mamosta re hatîne dan lêweke ew dibêjin bi tenê demborandine û nezêdetir. Biryar jî bo ji aliyê rêxraweka Almanî ve û ji aliyê hikûmeta Herêma Kurdistanê ve li sala 2016 de beşekê parey eşbûyî mamostan bête mezaxtin. Lê 2017 têtû taniha sûzên xwe bi cih neanîne. Êketiya mamostan jî dibêjîtin. Sed gotin gorî kiryarekê. Abdusamat Rêkanî, NRT. Duhoy.